دەچمە لای بەڕێز خالید ئەلبێر بەڕێوەبەری گشتی کاروباری کریستیانەکان لە وەزارەتی ئەوقاف بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز خالید سڵاوت لێبێت لەم ڕۆژەدا چ پەیامێکت هەیە بتەوێ بیگەیەنیت؟ زۆر سپاس. پێشەکی زۆر سپاستانەکەم، هیوادارم جەژنی لایبوونی حەزرەتی مەسیح بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو جیهان و هەموو مەسیحەکانی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان. لەم ڕۆژە ئێمڕۆ وەکو جەنابتان ئەزانن کەوا جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیحیە، ئێمڕۆ پەیامی خۆشەویستی و ئەکید بۆ هەموو کەسێ بگات. ئێمە پێمان خۆشە وەکو مەسیحەکان هەموو ئەوەی کە ناخۆشی و دڕەقێک کێشەیەکە بێت دڵیا لەم ڕۆژە لێکتر بورن. هیوادارین ئەم جەژن بێتە مای خۆشەویستی بۆ هەموو لایەک. باشە. لە هەرێمی کوردستان ئەم جەژنە چۆن دەکەنەوە؟ تا چەند هەست بەو بەیەکەوە ژیان و ئارامیە دەکەن کە کریستیانەکان هەیەە؟ زۆر ینی بەسەراحەت ئمڕۆ کە ئەم جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بێت یا جەژنی قیامەت بە هەر جەژنێکی ئێمە بێوەکو کریستیانەکان ئەکید بە هەموو پێکهاتەکان بەشداری و مەراسیماکەن. بە تایبەتی ئمڕۆ لای بەڕێستان ئاشکرای وەزیری ئەوقاف بەشداری مەراسیمی نوێژەکانەکات لە هەموو کەنیسەکان. ئەویش وەکو پەیامی ئەوەیەکەوە هاوسۆزی لەگەڵ خوشکبرا کریستیانەکان کە مەوجودن لێرە. ئمڕۆ کە پێکهاتەکانیش کە مەوجودن، ئەو 8 پێکهاتەی کە مەوجودن لە هەرێمی کوردستان هەمووی بۆ بەڕی خۆشحاڵیەوە ئامادەی نوێژە بن. قەداسەکان لە زۆربەی کەنیسەکانی ئەنکاوە ئمڕۆ سەعات 7 دەست پێکە و هەروەها تا نزیکەی 1 شەو بەردەوامە بێت. ئمڕۆ بەڕاستی وەکو پلاندامان نابێت سەردانی چەندین کەنیسە ئەکەین بۆ بەشداریکردنی ئەو مەراسیمانە، حتا وەلو کاتێکی کەمیش بێت، بەڵام پەیامەکە ئەوەیەکەوە ئێمە لەگەڵ هەموو تەوایفەکان بەشداریەکەین. بە سەراحەتیش پێ دەڵێم ئێمە سبەینێ سەعات 3 بۆ سەعات 6 لە کەنیسەی ماریوسف بە سەرۆکاتی قەداسەتی پاتریارک مار ئاوا پێشوا لەگەڵ مەتەوانە بەڕێزەکان پێشوازی لە میوانانەکان بۆ قبولکردنی پیرۆزبایی ساڵانە ئەوەکو کەلتورێک و نەریتێکی داهاتووەکەوە هەر ساڵە لە کەنیسەیەک ئەو مەراسیمە ڕوئەدا. ئەم ساڵ لە کەنیسەی ماریوسف پێشوازی لە میوانەکان ئەکرێت و ئەکید خەڵقێکی زۆر بەو پەڕی خۆشحاڵیەوە پێ پیرۆزباییەکەن و لە ئێستاوە ئامادەکاریش کرا بۆ پێشوازیکردنیان. بەڵێ کە خالیت ئەم جەژنەوە بۆنەی کە تایبەتە بە کریستیانەکان و تایبەتە بە خۆتان کە باسی لێوە دەکەی بە ئازادی و لەژێر ئاسایشێکدا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بە ئازادانە، ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەیت، جیاوازەیەکی بۆ بکەیت لەگەڵەوەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە بەشێک لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەلەوێ چۆن بەڕێوە دەچێت؟ ئەوان چۆنن؟ ئایا هیچ مەترسیێکیان لەسەرە؟ بەڵێ ئەکید هەرێمی کوردستان جیاوازی هەیە لەگەڵ بەشەکانی دیکەی عێراق، بە تایبەتی منتەقەکانی دەشینەوە ئمڕۆ بەسەراحەت زۆر بەیان ئمڕۆ لە مەسیحەکان هەندێکی بەشێکی زۆریان لە هەولێرن، لە دهۆکن هاتوونەوە سەردانی خزم و کەسوکاریان لێرە جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیحەکان. ناڵم لە دەشتێکی نینەوە و لە مووسڵ نییە، بەڵام هەیە بەس کەمە. لە وەسەط و جنوبی عێراقیش ئەو عەدەدە زۆرەی کە کاتی خۆی مەسیحیە بوو بەهۆی زروفی مەشاکلی ساڵی 2005 و 2006 شەڕی بینی سونە و شیعە لەگەڵ تەقاندنەوەی کەنیسەی سەیدی نەجات و شەڕی داعش بووە سەبەبێکی گەورەی کۆچکردنی مەسیحەکان بۆ بەرەو هەرێمی کوردستان و بەرەو دەرەوەی وڵات. بەداخەوە ئێمە وەکو ئەکید هەرێمی کوردستان جیاوازترە لە هەموو شوێنەکانی دیکە لەبەرەوەی کە مەسیحەکان ئمڕۆ لێرە گرتوونەتەوە، وجودیان هەیە، بەڵام فکری کۆچکردن هەر هەیە لە مێشک و بیری هەموو کەسێک. بەڵام ئەوەی کە بەسەراحەت ئەوەی کە بیر لە کۆچەکاتەوە یەکەم جارێتە هەرێمی کوردستان لێرە نیشتەجێ بێت پاشەوە بلان بۆ کۆچکردن بۆ دەرەوەی وڵاتە، بەڵام زۆربەی خۆشبەختانە لەو خێزانەی کە هاتنە وەسەط و جنوب لێرە نیشتەجێ بوون. ڕاستەکەیش ئێمە منتەقەکە هەمووی بە زروفێکی بە تایبەتە تیاپەڕێ، بە تایبەتیش منتەقەی عێراق لە زروفێکی نەخوازراوە ژیت. ئەوە دوای کردوێت لە دڵڕاوکی لە زۆربەی خەڵقەکان کردو، نەکو هەر مەسیحەکان کەوا کۆچکەم بە دەرەوەی وڵات، بەڵام وەکو ئەمانەت هەرێمی کوردستان بۆتە لانەی پێشوازیکردنی هەموو پێکهاتەکان لەم ناوچەیە. بەڵێ بەڕێز خالید ئەلبێرت بەڕێوەبەری گشتی کاروباری کریستیانەکان لە وەزارەتی ئەوقاف، سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت.